دقيقة 5 دقائق بوت تشارك دوای بانگی بەیانی ئەکەوینە ڕێ ئیتر لێرەوە کە هینە سەرەوە بەرزایەکی تایە لەو بەرزایە بە سرعات دێنتە وردە هەر شوێنێ تەختایی بێ بە پێ ئەڕۆین هینە بەڕاکردنیش زۆربەی جار بەڕاکردن زۆربەی جار بە پێ ینی بە پیاسەیەکی تۆزی هێمنانە بەڵام لەو سەرۆ تۆزا گەرمەبی وردە بە ڕاکردنی نەخوارەوە بە پێی کاتە جاهی ئەوی بۆی بکرێ ئێتر مەجای بێیەت بەستەر تقریبان لە کەوینە 5-6 کەس لەعنی وەجبەمان وەجبەی وا هەیە 12 کەسە وەجبەی وا 2 کەسە پێی ئەوەیە مەجالەکە کە بکرێتەوە بێرەکە جاری واڕۆنە 40 کەسیش ینی کەم جارێکەوە 20 کەستر لە 30-40 بەرەو ژوورە بێت ئەی بۆ سیاحەتی جسمە بۆ ئیتر بۆ هەموو شتێکە ینی مەسەلا جسمت باشە بێ ینی جسمت وەرچێکە بۆ بەیانیان سیحەتت باشە بۆ هەناسێک بۆ هەناسەت بۆ ڕۆماتیزم باشە بۆ شەکرە باشە بۆ تەندروستی جسمت بەڵێ لێرەوە کە ئینوەتکتینە چاوەکەی سەر حەوز لەوێەوە بە سراحەتێکی بۆکەین دوایی لەوێ توانێت بەعزە تەمرینێک هەیە ئەوەی کە بەپی توانای خۆی توانێ بیکات لەوێ لەسەر حەوز توانی مەجال هەبێ بیئیکی ئەم وەرزشە ئێمە تاکە کەسیە یعنی ئەوە نییە بەڕێک خراوێک بێ یان هینێک بە هەر کەسە لە ماڵی خۆیەوە دوو سێ ئەکەوینە ڕێ بەیانیان هەموو بەیانێک من و ئەو هاوڕێیانم سەعات 4 ئەتری کۆ ئەبینەوە لە خوارەوە لە لای جادەی چاوک لە خوارەوە ئەتر 4 بۆ یەینە سەرەوە و هەتا ئەگەینە ماڵەوە 5 ساعت و نیوێکمان پێ ئەچێت ئێمە چونکە تقریبا لەم ناوەوە کەمێک نزیکترین هەیە دوورتریشە لە شوێنەکانی دوورترەوەیەن تر بەو شێوەیە کۆ بینەوە و ئەوە من بۆ خۆم نزیکەی 3 ساڵە بێت بەردەوامم چوومە تەقاعش بەڵام ئەو سوودەی لێرە بینیومە لە قاعە بۆ جۆرە نییە چونکە ئێرە هەم ژینگەکەی پاکە هەوای پاکە هەواکەی پاکە ژینگەکەی پاکە اینجا یعنی بۆ دابەزاندنی کێشە بۆ نەخۆشیە بۆ لەبارەی تەندروستیە بۆ هەموو هینێک اینجا سەری تەمەنەکانیش بکە هەموو تەمەنێکی تایە لە ڕەگەز هەردوو ڕەگەزی تایە لە تەمەنەکان ئەینەشت ینی من بۆ خۆم جارجار مناڵەکانیش مەهێنم هەنێ جاریان هێنم وەڵم بە ئەوانیش هەلێ ئێستەوە ڕابێن تر بۆ شێوەی بەردەوام بووین تا ئێستا لە سەرەتا تقریبا 98 کیلۆ بوو بەڵام ڕێجیمم کردووە یعنی سەردانی هیچ دکتۆرێکم نەکردووە ینی ئاگادارین چەندها دکتۆر هەیە ئەڵێ بۆ دابەزاندنی کێشەوە بۆ ڕێجیمەوە بۆ ئەوە هەر خۆم بەرنامەی خواردنم گۆڕی و لەگەڵ ئەم ڕێگە و ڕۆشتنەوە ئەوانەیە ئەوەی ئیستا نزیکەی 74 کیلۆم یعنی لەنەوە 8 کیلۆ هاتومەتە 74 کیلۆ بەبێ ئەوەی سەردانی دکتۆرێک بکەم بەرنامەی خۆراکم بۆ دابنێ یاخودین بەس بەم هاتون و ڕۆشتنە و ڕێجیمێک کە خۆم یعنی سیستەمی خواردنم بۆ خۆم ڕێکخستووە من بەرنمەیەکم پێ لە مۆبایلەکەیە ئەو بەپێ ئەو بەرنمەیە ئەم سەر 3 کیلۆمەتر ئەبڕی لەو سەری شۆڕن نزیکەی 6 کیلۆمەترەکە و ئەتر بەپێ ئەو بەرنامەی مۆبایلە من هەمە حسابی کالۆری و شتەکانیشم پێ کە چەند کالۆری ئەسووتێنین چەند کیلۆمەتر ئەبڕین چەند ساعتمان پێ ئەچێ کۆمەڵە کەسی زۆر باشم ناسیوە ینی لە ماڵەوە بوومایە نەم ئەناسین وەڵام من لەگەڵ هاوڕێکەکەم بەیانیان کەین ئابم جۆرە هەموو بەیانەکەین هەتا ئەگەینە چاوک چی پیسی ئەبینین لەم بەرەو لەو بەرەوە کۆی ئەەکەینەوە و ینی بەداخەوە ئەمە چاوک سەیرانگایەکی زۆر خۆشە بەڵام خەڵک لەم بەر لەو دەبەی ئاو هی بیپسی و شتین فڕایەن ئێمەین ئاوا کۆی ئەەکەینەوە هەموو جار ئەیکەینەوە ئەو سەتڵانە چونکە ئەم شوێنە کە ئەوە هاوایەکی پاکی هەیە و ژینگەکەی جوانە ناخۆشە تۆ یەک بەم بەر و بۆ بەر ئەو هەموو پیسیە کەوتووە وەڵی ماوەی 1 مانگە خەریکم سوودی بۆ لە جوانی بۆ لەش ساقی سوودی زۆرە هەم لەش و بتەوە بێتەوە هەم لەش و ساقە بێت ئەتر ئەو هیوا هەیە بۆ نەخۆشیە هیوایە بۆ لە جوانیەت بە ئاب زۆر باشە هەمووی شکر بەڕێەکەوێ هەردە بۆ 4 بەڕێەکەوینی تر تا 6 بەیانە گەینە ماڵە بە کات کەوتۆ کاتی وای هەیە بین بە 50 ژن کاتی وایە 10 کاتی هەیە 15 کاتی وایە بێ بە 6 ژنیش وڵات بە زۆر بەڕێەکەون وڵایتر دە بۆ 4 ئەکەوینە ڕێ 6 ڕێگەگەینە ماوە جاری وایە دە بۆ 6 گەینە ماڵ بە پێی نەخۆشەکەی ئێستا ئەمەین یەکێکم لەگەڵایە زەرعی گورچیلیان بەکرا بێ لەگەڵیا بۆسین بەس جاری وای هەیە من 20 بۆ 6 گەشتومەتە ماڵە بەس ئێستا ئەم کە لەگەڵ مایە بێ
بەکار بێت.